ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵقێمشەی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر کێشەی زەویوزار و مڵک لە پارێزگای کەرکووک. هەمووان نەزانین ماوەیەکی زۆرە لە پارێزگای کەرکووک کێشەی زەویوزار و مڵکایەتی و مڵکدارێتی زەوی خاوەن زەوی ڕەسەنەکان سەری هەڵداوەوە. ینی زۆرێک لە زەوی جوتیارانی کورد بە تایبەتی لە هەندێک لە ناوچەکانی کەرکووک لە داقوق، پەلکانە، حەفتەغار زۆر ناوچەی دیکە هەیە کە بەناحەق زەویەکانیان لێ زەوتەکرێت یاخود بە هەندێک بڕیاری نادادپەروەرانە لەلایەن هەم دادگاکانی کەرکووک هەم بەرپرسانی باڵای کەرکووک کە لێستادا لە پۆستە ئیدارەکانی پارێزگای کەرکووک زۆربەی ئەتوانین بڵین عەرەبەکان باڵادەستنتیایە بە جۆرێک لە جۆرەکان مافی کورد پێشێلەکەن و ئەو کوردە ڕەسەنەی کە خاوەنی زەویەکی خۆیەتی هەر لە ساڵانی زۆر لە باو باپیرانیەوە و چۆنەڵێت تاپۆی ڕەش بەدەستی خۆیەوەتی و بە ناوی ئەوەیە بەڵام دوجار لی زەوتەکرێت و عەرەبێک کە لە دەرەوەی پارێزگای کەرکووک دەێنرێت دەکرێتە خاوەنی ئەم زەویە. کارەسانێکی زۆرەکرێت لەلایەن ئیداری ئێستای پارێزگای کەرکووک، دادگاکانی کەرکووک، پۆلیسی کەرکووک بۆ ئەو عەرەبانەی کە دێنە سەر زەویوزاری کوردان. کۆمەڵێک لیژنە لە ماوەکانی ڕابردوو پێکات لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنە جیاجیەکان لە پارێزگای کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەی زەویوزارەکان. کۆمەڵێک هەنگاوی باشنرا و کۆمەڵێک پێشێرکاری وەسێنرا و کۆمەڵێک نادادپەروەری تا ڕادەیەک چاکرایەوە بۆی کە بتوانن حەقی کورد زیاترتر لەوەی کە هەیە نەخورێ. ئەو لیژنانە لە ڕابردوو چیان کردو و ئێستا کاری ئەو لیژنانە چییە؟ ڕۆڵی لایەنە سیاسیەکان لە کەرکووک چییە؟ لە نێویاندا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی لایەنە سیاسیەکان بە گشتی لە هەرێمی کوردستان ئەگەر بەهێز بن چۆنە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان و ئەگەر لە بەغداش فراکسیۆنە کوردستانیەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد لەوێ کۆدەنگ و هەمانجیان هەبێت چۆن ئەتوانن ڕوبەڕووی ئەم هەڵمەتە شۆڤیانە ببنەوە کە دەیانەوێت زەویوزاری کوردان لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بە ناحەقی داژیر بکەن. ڕۆڵی سەرۆکایەتی کۆمەری عێراق لەم پرسەدا چۆنە؟ ڕۆڵی دادگای باڵای فیدرالی عێراق لەم پرسەدا چۆنە؟ ڕۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ڕابردوو لە ئێستاشدا چۆنە؟ ئەو هەوڵانە چین کە دەبێ بە شێوەیەشی دەستوری و قانونی و لە چوارچێوەی مادەی 140دا ئەم کێشانە چارەسەر بکرێت. ئێمەم شەو گفتوگۆکەین لەبارەی ئەم پرسەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خات و دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی کە لە سۆدیۆ لەگەڵمە بەخێربێ خات و دیلان سوپاس دەکەین. هەروەها بەڕێز کاک ناسر هەرچی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆکانمان یاخۆتەر بڵین لە شاری هەولێر میوانمانە بەخێربی کاک ناسر سوپاس دەکەم. سەرەتاگە ڕوخسەتم بێ لە خات و دیلانەوە دەست پێ بکەم کە لە ستۆدیۆ لەگەڵمایە. خات و دیلان بەگشتی ئەگەر وەسفێکی ئەم کێشەیە بکەین ئێمە لە کەرکووک بە تایبەتی کێشەی زەویوزاری ینی کورد و خاوەن زەوی ڕەسەنەکان چۆن لە ڕابردوو و لە ئێستاش و لە داهاتوش دڵنیامیان ئەم کێشەی هەردووبارا بێتەوە بەڵام ئەوی کە ئێستا هەیە زۆر بە چڕیە و هەڵمەتێکی زۆر شۆڤێنی لەسەر ناوچە کوردیەکانەوە داژیرکاریی زۆر هەیە لەلایەن عەرەبەکانەوە و ئاسانکاریش هەیە. بەگشتی خوێنەوەتان بۆ ئەم ڕەوشە چۆنە لە پارێزگای کەرکووک؟ زۆر سپاس کاک هاوڕێ بۆ ئەم بەرنامەیە. طبعاً کێشەی کشتتوکاڵی لە پارێزگای کەرکووک و لە ناوچەند دابڕێنراوەکانی تر کێشەیەکە کێشەی ئەمڕۆنیە وەلیدی ئەمڕۆنیە و ئینەما ئەمە نیو سەدە زیاتر ڕژێمێکی بەنیظام بە قانون بە غیتائی قانونی ئەم کاری کردووە و ڕێگەی داوا کە عەرەبی هاوردە هاتوون بۆ کەرکووک و ئەرز لە کورد وەرگیراوەتەوە جارێکی تر دراوەتەوە بە عەرەبی و غیتائی قانونی بۆ دانراوە و غیتاء قانونیەکانی لەژێر يعني لەژێر ناوی قەراراتی مەجلیسی قیادەی سەورا و قەراراتی لیژنەی شؤون شیمال لەژێر ئەم دوو ناوەیە ڕێک خستووە و زیاتر لە نیو سەدە ئەم کارە ئەم ئیشە لە کەرکووک و لە ناوچەکانی ترە ناوچەکانی تریدا بڕێنراو هەبوونەوە کاری جدیان لەسەر کراوە لە دوای ئەحداسەکانی 2000 يعني لە دوای 2003 و دانانی دستور لە 2005 مادەی 140 چەسپێنرا کە لە فەقەرەیەکە باسی تەطبیعی
پارێزگای کەرکووک و پارێزگاکانی تر ئەکات کە ئاساییکردنەوەی ئەو ڕەوشاوە گێڕانەوەی ئەو خەڵکەوە تەعویزکردنیان و جارێکی تر گەڕانەوەی و ئەرزانە بۆ کوردی ئەسڵی خۆی وە چەندین قەرارات لە مەجلیسی ویزەرا ئەوە دەرچووە و کاری جدی لەسەر کراوە. جێبەجێکراوە قەراراتانە لە 2012 قرارێک دەرچوو إلغاء كافة العقود الزراعية المبرمة ضمن سياسات التعريب في محافظة كركوك، يعني سرجم أو برياراني كدرتشون لباريزغاي كركوكا بمبستي غوريني ديموغرافي هەڵبوەشێن رينو إلغاء واتا هەڵبوەشێن رينو لراستي دا ئەمە لە دوای ئەوەش چەند قەرارێکی تر دەرچووە بۆ ئەوەی ئەوانە بکرێت بەڵام لە ڕاستیدا لە تەنفیز نەکراوە. بەشێکیان پەیوەندی بەوە هەیە کە یعنی جەنبەیەکی مالی هەیە و نەکراوە، بەشێکشیان بابەتەکە پەیوەندی سیاسی هەیە و دەستێکی سیاسی هەیە لە بەغدا شۆڤێنیە کە ناوێ ئەم قەراراتانە جێبەجێ بکرێت. لە ڕاستیە کێشە کشتتوکاڵەکان زیاتر ئەتوانین بڵین لە دوای یەکی ساڵی 2010ەوە بەڕوونی و یان بە زۆری لە کەرکووکە هەر ڕۆژە و ئەبینین لە داقوق کێشەیەک سەر هەڵەتدا لە سەرگەڕاند یەکێکی تر زۆر زەق بووەتەوە. ئەتوانین بڵین یعنی سەبەبی ئەمە دوو جەنبەی هەیە، جەنبەیەکیان قانونیە و ئەو جەنبەیەکیان سیاسیە. جەنبە سیاسیەکەی خۆی لەوە ئەگرێتەوە کە ئێستا پارێزگارێکی شۆڤێنی ئیدارەی ئەم پارێزگایە ئەکات و کار لەسەر ئەو بڕیارانە ئەکا کە لە نظامیان ڕێژێمی پێشوودەری کردوون و جارێکی تر هەوڵی تەفعیلکردنیانە داوە کۆبوونەوەی عەرەبی دروستەکە لەم ناوچانە و گوێ بەوە نادا کە ئەمانە فعلەن عەرەبی وافدینیان پێڵن هاوردەیان پێڵن و کۆیان نەکاتەوە و تەزەڵومێکە نووسن شەکوایەکە نووسن و ئەویش لەسەر ئەساسی ئەوە بەرزێک کاتەوە بۆ قیادەی عەمەلیات و ئەڵێ ئەمە بۆ نمونە قەراری تەوزیع هەیە تەنفیزەکەن و کەسیژنی ڕێگریان لێ بکات و ئەوانیش وەکو ئەوەی کە ئیدارەی مەحەلی پارێزگای کەرکووکیان ڕئیسی وحدەی ئیداری محافظە و ئەو نووسراوانی کە بۆیان دێت ئەوێ بە هەند وەربگیرە هەر چێنێ نەبوونەتە تەڕەف یان نەبوونەتە بەشێک لەو کێشانی کە لەوێ هەیە. ئەم بابەتە سیاسی ئەتوانین بڵین لە ئێستاە زۆر ئەبینین ئەم حاڵەتە ڕۆژانە دووبارە ئەبێتەوە سەبەکەی ئەوەیە کە انتخابات لە پێشە و ئەیەوێت هەر جۆرێک لە جۆرەکان بێ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک دەنگێکی زیاتر بۆ خۆی بۆ ئەو پێکاتەکەی بۆ ئەو حیزبەی کە هەیە لەم ڕێگانەوە بەدەستی بهێنێ. لە ڕاستیە بەشە قانونیەکەشی ئەتوانین باز بکەین بۆی هەندێک لەو قەراراتانەی مەجلیسی قیادە سەورە کە دەرچوون پێویستیان بە تەشریعی قوانین هەیە کە ئەمە بەداخەوە تا ئێستا لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر نەدراوە تا ئێستا ساری المەفعولە و کاریان پێ ئەکرێەوە محاکمی کەرکووکیش پشت بە قەراراتی مەجلیس قیادە سەورە ئابەستێت. باش دەستخۆش دێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵە پرسیاری دیکە باچمە لای کاک ناسر هەرچی. کاک ناسر هەرچی دووبارە ستاوت لێبێ جەنابتان وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر جوت لە قسەکانی خاتودیلان بوو بێت یعنی ئاماژەی بە دوو خاڵکرد بە تایبەتی لە کێشەی زەویزار و مڵک و هەروەها ئەو زەویە کشتتوکاڵیانەی کە هەیە لە کەرکووک کە ئێستا لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا زۆر زەق بۆتەوە بەوەی کە عەرەب دەێنرێتە سەری و زەویەکان داژیرەکرێت لەگەڵ ئەوەی کە وەکو خاتودیلان ئەڵێت دوو ڕێگا هەیە ئەویش کە ڕێگە سیاسیەکە و ڕێگە قانونیەکەی یعنی ڕێگە سیاسیەکەەوە تا عەرەب دەوێت بەرژەوەندی خۆی لەوێ بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان پەرە پێ بداوە لە ڕێگە قانونیەکەوە ینی قانونیشی بۆ خۆی چۆنەڵی کردوتە شێوازێکی مرونەت و لاستیشی چۆنی بێ ئەو بەکاری دێنێ. بەڵام یانی ئەمێ پرسیارەکە بۆ بەڕێزت ئەوە بێ و دوجاریش لە دواتر کە هاتمۆ لای خاتودیلان بە هەمان شێوە دەپرسم. ئێمە کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەبین و کورد لەوێ دەسەڵاتی هەبێ بۆچی ناتوانین هەندێ قانون و هەندێ یاسا لە بەرژەوەندی خۆمان بێنینە ناو کۆبوونەوەکانەوە بە تایبەتی لەسەر کێشەی زەویزار کە ئێستا لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان زۆر قسە و باسی لەسەرەکرێ. ئەو کاتت باش کا کاوڕێ سلااو ڕێزم بۆ دیلانەخان سەبارەت بەوەی کە باسی داگیرکردنی زەویزارەکان دەگرێت کا کاوڕێ ئەمە بەرنمەیەکی تعریبکردنی بەردەوامە لە 63ەوە لە 75ەوە لە 1970ەوە و لە دوای 2007ەوە ئەمە بەردنامەیەکە و بەردەوامە و ئەوانەی کە دێنە دەسەڵات بەداخەوە هیچیان سوودیان لە ڕابردوو وەرنەگرت تەنانەت
یعنی درێژەی پێدەری سیاسەتی ئەوانی پێشخوانن ئەمە لایەنێکی تری ئەوەی ئێستا بۆ ئێستا کارەکان زەق بوویتەوە بەڕاستی هەمومان دەزانین کە ئێستا ئێمە وەکو کورد دەسەڵاتێکی وەکو پێویستمان لە کەرکووک نییە بۆیە ئەوان دەتوانن لە ڕێگای ئەو دام دەستگانێک کە لە کەرکووک هەیە لە ڕێگای ئەو پارێزگارە ناشەعی کە ئێستا لە کەرکووک هەیە زیاتر بتوانن هەندێک کێشە بۆ بەرژەوەندی خۆیان یەکلای بکەنەوە بەڵام ساڕای ئەوەش ئێمە متابعەیەکی جددیمان کردووە کە ئێمە زۆر بەلگەی ساختەمان هەم لە بەڕێوەبەتی کوشتتوکاو لە هەم لە دادگاکان و هەم لە دایرەکانی نفوس بەدەستمان کەوتون و ئێمە ئەم بەلگانە لە لیژنەی ئەو لیژنەی کە پێکێنراوە لە پەرلەمان لە کۆبنەوەی لەسەر دەکەن ئەمانە هەمویان لە بەرژەوەندی گەلی خاک و ئەنی خەڵکی کوردستاندا ئەنجام دەدرێت. بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کە دوولانەی قانونی لایەنە سیاسەکە هەیە سەرەتا من دێمە سەر لایەنە قانونیەکەی وەکو دیلانەخان باسی کرد ئێمە قەراراتی مەسقیادە سەوەرەمان هەیە و قەراراتی شئونی شیمالیشمان هەیە. قەراراتی مەسقیادە سەوەرە پێویستیان بە یاسا هەیە بۆی بە یاسای ئیلغا بکردنەوە. بەڵام من لێرە پرسیار دەکەم ئەوە چەندین ساڵە ئێمە دەسەڵاتی سەرۆکاتی کۆمارمان هەیە و لە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتمان هەبووە لە وەزارەتی عەدلیش زۆربەی زۆری جارەکان کابینەکان لە دەستی ئێمە کورد بوونە. بۆچی وەکو دیلانەخان ڕەنگە باش بزانێت پەرلەمان دەسەڵاتی نییە ینی پرۆژە یاسات پێشکەش بکات تەنها پەرلەمان دەتوانێت پێشنیار بکات پێشنیارەکانیش وەکو پەرلەمان ئێمە پێشنیارمان هەیە بەڵام تا ئێستا سەرۆکاتی پەرلەمان پێشنیارەکانی نەخستۆتە بەرنامەی کاری پەرلەمان بۆ ئەوەی ئیشی لەسەر بکرێت بەڵام پێویست بوو پێویست بوو وەکو دیلەنەخانیش باسی کرد لایەنی زۆری شۆڤینی هەن دائیمەن دژاتی دەکەن پێشنیار وەکو شتێکی نییە کە تۆ بتانی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە پێویست بوو هەتا ئێستا پرۆژە یاسا لە سەرۆکاتی کۆمار لە سەرۆکاتی حکومەت پرۆژە یاسا بەهاتبانە پەرلەمان لە پەرلەمان دەنگی لەسەر بدراوە بەداخەوە ئێمە دەسەڵاتێکی زۆرمان هەبوو لە خولەکانی ڕابردوو وەکو ئێستا نەبوون خولەکانی ڕابردوو دەسەڵاتمان زیاتر بوو و تەحالیفی کوردستانیشمان هەبوو بەڵام بەداخەوە ینی ئەمە تا ئێستا ماوەتەوە یەکێک لە هۆکارەکانە هۆکارەکەی تریش ئەوەیە کە ئێستا زیاتر بووینە وەکو باسم کرد باشی 2017 عەرەبەکان هەروەکو پیشەی هەموو جارێکیان کاتی لاوازن هانا بۆ کوردێن کاتی کە دەسەڵاتیان دەبێ ئەسلەن بیر لە هیچ شتێک ناکەنە تەنها دەیانەوێت بە زۆری بین خاکەکان داگیر بکەن بەڵام ئێمەش نەمانهێشتووە ینی شتێکوە نەبێت کە ئێمە دەسوەستان وەستا بین و ڕێگەمان پێداون بە کەیف خۆبیان بین هەشتێک بکەن ئەو سەبارەت بە منتەقەی سەرگەڕان و پەلکانە جگە لەو سێ ماڵەی کە لە پاشی 2017 لە وەزع ئالۆزەکەی گەڕابنێتەوە ڕێگەممان نەدا یەک مالێکی تر بگەڕێتەوە و ڕێگەشمان نەدانە پارچە زەویەکی کوردان دەستکاری بکەن ساڕای چەندین جار هەولیان داوە لە ڕێگای ئەو ڕاکان جوبوری هەولیاندا و ڕێگری مالێکرد لە ڕێگای حەشدی شعبیەوە هەولیاندا ڕێگری مالێکرد لە ڕێگای سوپا هەولیاندا ڕێگری مالێکرد ئێستا لە داقوقیش برادرانی داقوق ڕەنگە گویان لە من بێ ئەو چەند ڕۆژەی پێشتر کە متابعەمان کرد لەسەر هێز ئەمنیەکان ڕێگریمان لەوانیش کردیا کەوا پێویستە ئەم کێشانێکی ئەم زەویانێکە کێشان لەسرە هەموو ڕابگرن تاکو ئەو لیژنە پەرلەمانی کە ئێستا هاتووە ئەم لیژنە پەرلەمانیە بە دواداچوونێکی تەواو بکە و بەلگەنامەکان کۆ بکەینەوە و دواتر ئێمە تەوسیاتی لیژنەی ئەو لیژنەیە بدەینە سەرۆکاتی پەرلەمان لە سەرۆکاتی پەرلەمانیش بدەینە سەرۆکاتی کار ناسەریانی بەگشتی بڵێ جەنابەت دوابزانم ئەندامی لەو لیژنەی کە پێکێنراوە کە ئەم لیژنە پێکێنرێ بەڵێ ئەندام بەس نقطەیەکی بەڵێ مەبەستمەوە کاریگەریان هەیە ئەم لیژانە فەرمووتوانی بەردەوامی فەرموو نقطەیەکی قراراتی مەسقیادە سەوەرە نقطەیەکیش قراراتی شؤون شیمالەیە کاکاوڕێ قراراتی شؤون شیمال قراراتی تەنفیزین بە قراری تەنفیزی الغا بکرێنە بەداخەوە تا ئێستا ئێمە لە وەزارەتی عەدل دەسەڵاتمان هەبووە بۆچی هەتا ئێستا نەمانتوانێت ئەو قرارانە لە ڕێگای وەزیری عەدلەوە قرارانە ئیلغا بکەینەوە ڕەنگە هەندێک قرار پێویستیان بە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت بەڵام ئەمانە پێویستیان بە تەشریع نییە ئەمە ڕەنگە ئاسانتر بێ ئێمە پێویستە کێشەکان جیا بکەینەوە کاکاوڕێ مەسەڵەن هەموو کێشەی هەموو گوندێک وەکو یەک نییە
کێشە مەسەلا ما هەمانە ئیتفا هەمانە ئستملاک هەمانە مسادرە یعنی ئەوانە هەمووی پێویستە ناوچە بە ناوچە مەسەرەن بۆ هەفتەغا ڕەنگە قرارێکی مەسقیاسەوەرا بێ بۆ داقوق ڕەنگە قرارێکی تر هەبێ بۆ سەرگەران قرارێکی مەسقیاسەوەرا بێ ئێمە پێویستە ئەو لژنەی کە ئێستا تایبەتمەندە ئەو لژنە کێشەکان جیاواز بکاتەوە و ینی بەش بە بەش کار لەسەر قراراتەکان بکەین و ئەوەی کە لە توانای لیژنەدا ئێمە وەکو دەزانن مەسەلە لیژانی پەرلەمانی تەنها تەوسیات دەکات ینی قراراتی لیجانی پەرلەمانی ملزەم نینە کە حکوومەت ئیلزامی پێ بکات بەڵام دەکرێت ئێمە بە دۆداچوون بکەین لە ڕێگای سەرۆکاتی کۆمار و لە ڕێگای یەکریزی هێزەکانی کوردستان چونکە ئەم خاکە خاکی کوردستانە ئەم خاکە نەخاکی پارتیە نە یەکێتیە نەی شوعیە نەی ئیسلامیە نە یەکگرتووە نەی کۆمەلە هیچ لایەنێک نییە ئەم خاکە خاکی کوردستانە واجبی هەموو کوردێکە ئەرکی هەموو کوردێکە بە یەک ریزی بە یەک دەستی ئێمە داکۆکی لەسەر گەڕاندنەوەی مافی خۆمان بکەین چکو ئەوە کەس منەتمان پێ نەکە با ئێمەش فکر نەکەینەوە یاخود دەسەلاتی عێراقی فکر نکاتەوە کورد لاوازە ئەوان بەهێزن بەڕاستی ینی ئێستا هیچ حکوومەتێک لە عێراقدا نییە حکوومەتی عێراق بەم شێوەیە کە ئەگەر بەم شێوەیە کە درێژەی پێبدا ڕەنگە ساڵی 2021 ینی حکوومەتی ینی عملەی سیاسی لە عێراق هەموو بکەوێتە مەترسیەوە بۆیە ئەو قرارانەی کە مەسقیاسەوەرەوەی قرار شوێنی شیمال پێویستی بە یەکڕێزیەکی تەواوی هەموو کورد هەیە هەموو کوردستانیەکە نەکرد چونکە کێشەی تورکمانیش تێدا هەمان حالیان بە حالی ئێمەیە ڕەنگە مەسیحیشی بە هەمان شێوە بن بۆیە هەموو کوردستانیان پێویستە ئێمە یەکڕێز بین بە شێوەیەکی یاسایی کار لەسەر ئەم بابەتانە بکەین بەڵکو بتوانین بگەینە ئەنجامێک کە ئەنجامێک گونجاوی بتوانین مافی زەوتکراوی خەڵکی کورد مافەکان جارێکی در بگەڕێنەوە بۆ خاوەنەکەین. دەست خۆش کاک ناسر دێمەوە خزمەت جەنابەت بەڵێ دیلان ینی کاک ناسر ئاماژەی بە کۆمەڵی خاڵی زۆر ینی ورد کرد و ینی تیشکی خسە سەر دوو بابەتی زۆر گرنگ یەکێک لەوانە بۆ نمونە دەسەڵاتی سەرۆکایەتی کۆمار کە هەمیشە هەمومانە زانین ینی حامی دەستوورە لە عێراقدا و ئەویش دەتوانێت یاسا بنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەران تاوەکو لەوێ بخرێتە چۆنڵی بەرنامی کارە و چارەسەر بێ بۆ هەندێک لە مەوازعانی کە هەیە و خاڵێکی دیکە کە زۆر گرنگ بۆ ئاماژەی پێدا ینی بەڕاستی وەزارەتی دادە وەزارەتی داد ڕۆڵی چییە لەم بابەتەیە ینی و دەتوانێت ئەوان چۆن کێشەکان یەکلا بکەنەوە کە دەسەڵاتیان یەکلای بکەنەوە بۆ نەکراوە لە ڕابردووە و بۆ ئێستا کار ناکرێت لەو بابەتەیە. طبعا باسی ئەوم کرد کە ئەم کێشەیە دوو جەنبەیە قانونی و سیاسی جەن بە قانونیەکەی ئەوەیە کە مەشروعی قانون بێت ناو پەرلەمانەوە و دەنگی ینی قرائی یەکەمی بۆ بکرێت دووەمی بۆ بکرێت دواتر دەنگی لەسەر بدرێەوە کێ سەلاحیەتی ئەوەی هەیە کە مەشروعی قانون بنێرێ بۆ پەرلەمان سەرۆکی کۆمار دەسەڵاتی ئەوەی هەیە بە پێی دەستور کە مەشروعی قانون بنێرێت و لە هەمان کاتە مەجلیسی ویزەرا طبعا لەم خولەی پەرلەمانە مەجلیسی ویزەرا هەتاوەکو ئێستا ئەم مەشروع قانونەی نەناردووە بۆ پەرلەمان و ئەکرێت من ئەمێ ئەم ملاحەزەیە بدەین ئێمە نوێنەرمان هەیە لە هەیئەی ڕئاسەی پەرلەمان کە بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە لە کاتێکا کە ئەیانەوێ ئەو مەشروع قانونانەی کە گرنگین و ضرورەتێکیان هەیە لە واقعی عێراقیە هەیئەی پەرلەمان ئەتوانێت داوا بکات لە حکوومەت کە ئەو مەشروع قانونەی بۆ بنێرێ بۆی ئەکری ئێمە لە ڕێگەی دکتۆر بەشیرەوە بەڕێز دکتۆر بەشیرەوە کە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە لەو کاتانەیە کە ئەبینێ ئیجماعێکیان ڕئیسی پەرلەمان و نائیبی یەکەم داوای هێنانی مەشروعی قانونەکە هەمان شێوە کاک دکتۆر بەشیش داوای مەشروعی قانونی ئەمەی ئیلغای قرارات مەجلیسی قیادەی سەورە بکات کە تایبەتە کردو لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر مقترحاتمان پێداوە کە ئەمیش بە هەمان شێوە لەگەڵ ینی سەرۆک فراکسیۆنە کوردیەکان داوا بکەن هاوشێوەی ئەوان زۆر جار کۆبنەوەات ئەبێ لە بینی خۆیانە چی مەشروع قانونی گرنگە کە ئێمە داوای بکەین حکوومەت بینێرێ خۆیان مقترحاتن و من ضمنیها من داواکەم فراکسیۆنە سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان و بەڕێز دکتۆر بەشیر داوای ئەم مەشروع قانون نەبکەین وە لە هەمان کاتە بەڵێ کاک ناسر فەرمووی کە سەرۆکی کۆمارمان هەیە ئێمە لێرەیە سەرۆکی کۆمار ئەتوانی مەشروعی قانون بنێرێت بۆ پەرلەمان و تەبەنی بکە ئەمە لە ڕاستیە کێشەیەکە کێشەی کوردە و ئەگەر بەڕێزیان ئەم مەشروعە گەورەیە تەبەنی بکەن یعنی بەڕاستی ئەبێتە مەکسەبێک و کارێکی باش بۆ ئەوان ئەویش بە هەمان شێوە ئەتوانێت مەشروع قانون
نەبنێرێ بۆ پەرلەمان و کاری بکە هەرچەنە لە ڕابردووە سەرۆکی پەرلەمان تەقسیری نەبووە لە مەوزوعی کەرکووکە و بەبەردەوام سەردانی ینی خەڵکی ئەو ناوچانە جوتیاران سەردانیان کردو و هەوڵی چارەسەرکردنی داوە و لەگەڵ خەڵکی منتیقە و جوتیارانە بووە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ بە پەیوەندی تەلیفۆنی بێ بە کۆبوونەوەی بێ لەگەڵ وەز جەماعەتی ستافی وەزارەتی ناوخۆ لەگەڵ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بەڵامانە هەمووی ینی حەلی ئانین حەلی کاتین هیچیان حەلی جەزرینین حەلی جەزری ئەوەیە کە ئیش لەسەر مەشروعقانونەکە بکرێەوە بنێرێتە پەرلەمان احتیمالە سەرۆکی کۆمار ینی ئەوەی خۆی هەبێ ینی خاڵی خۆی هەبێ بۆ تا ئێستا ئەم مەشروعینە ناردووە ڕەنگە زەمینەی عێراق لەبار نەبووێ بۆ تەشریعکردنی ئەو قانونە ڕەنگە ئەگەر بینێرێتە ناو پەرلەمانیشا لە ئێستاە نەتواندێت تێپەڕێنرێ بۆمان وەکو کورد ڕەنگە ئەمە بابەتێکە جەنبەیەکی مالی هەیە ئەبێتە شکستێکی کە جەنبەیەکی مالی هەیە وەزعی ئێستای اقتصادی عێراق تحملی ئەوە ناکا کە ئەو تعویزاتانی کە ئەدرێ بۆ عەرەبانە بدرێ احتیمالە ئەم بابەتانە لە لای سەرۆکی کۆمار هەبێ و من بەتەکید یعنی سەرۆکی کۆمار پێم وایە خواستی ئەوەی هەیە کە ئەم کێشەیە لە دەستی ئەوە چارەسەر بکرێت و حل بکرێت بەس ڕەنگە ئەم عائقانەش هەبێ لە بەردەمیان بەنسبەتی ئەوەی طبعا باسی ئەومان کرد ئەمە قەرارەتی مەجلیس قیادە سەورەیە کە ئەم دوو جیهەتە مەجلیسی ویزەرا و سەرۆکی کۆمار دەتوانن بینێرن بۆ پەرلەمان بابەتێکی ترمان هەیە کە 16 بۆ هەفتای کێشەکانی کێشە کشتتوکاڵەکانی پارێزگای کەرکووک قەرارەتی لیجنەی شوئونی شیمالە کە ئەمە قیوای تەشریعی ناوێ یعنی پێویست بۆ ناکە مەشروع قانونی بۆ بێت لە حکوومەتەوە لە سەرۆکاتی کۆمارەوە ئینەما مەجلیسی ویزەرا کافیە بۆ ئەوەی هەڵی وەشێنێتەوە ئەمە لە ساڵی 2012 ئەم قەرارە دراوە وەزارەتی داد ینی هیچ ڕۆڵی شێبێ لەوێ بەڵێ ئەم قەرارە هەیە و هەتا ئێستا ساری المەفعولەوە يعني ئیش و خەتەواتی زۆری لەسەر کراوە یعنی بۆ نمونە قەراراتی دوای ئەوە چۆنێتی تعویزکردنی ئەو کەسانی کە لەسەر و ئەرزانن ئەگەر بینایەتیان هەبێ یان مشەیەداتیان کرد بێت چۆن تعویزکرێن ئەمانە خەتەواتی زۆری نێراوە بەڵام تەنها لە تەزویری عقاری ماوە کە ئەو عقاراتانە جارێکی تر بکرێتەوە بە ناویانەوە لە ڕاستیە من ئەمەوێ ئەوە ئێستا ڕوون بکەمەوە کە لە دانیشتنی ڕابردوومان لەگەڵ بەڕێز وەزیری عادل کاک سالار یعنی پرسیاری ئەومان لێ کرد بۆ ئەم قەرارە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە لە پێشووتر ئەسبابە بۆ بەڵام لە کاتی ئەمە پێش ئەتوانین بڵێن 3 هەفتە ئەم یان مانگێک ئەم قەراراتانە لە جەدوەلی ئەعمالی مەجلیسی ویزەرا ئەبوون بۆ ئەوی کاریان لێسەر بکرێت لە ڕاستیە ئەمێ ئەوە باسکەم کە ڕئیسی ویزەرا پێی وتون زۆر بەڕاشکاوی کە ئێستا کاتی ئەوە نییە کە ئێمە ئەو قەراراتانە جێبەجێ بکەین تر ئەگەر جەنبەکە مالی بێ یا جەنبەکە سیاسی بێ ئەوە یعنی ئەو کاری خۆی کردووە و بردوێتە مەجلیسی ویزەرا خۆ ئەتوانێت ینی قەرارێکیش بە مەجلیسی وزەرا یاخود وەزیری داد کاریگەری هەبێت لەسەر ڕئیس وزەرا بۆی کە بڕێرێک با بە وەستاندنی جارێککە داژیکردنەوەی زەویزاری کورد لە ناوچەکانە بەڕاست یعنی مەبەستت لە وەزیری عادل ئەتوانێت ئەو بابەتی بردووەتە ناو مەجلیسی ویزەرا بەڵام ڕئیسی مەجلیسی ویزەرا ئەمە جوابەکەی بۆ بەسەریحی وتوێتی ئێستا کاتی ئەوە نییە ئیتر کاتی ئەوە نییە سیاسیە مالیە هەر بابەتێکە یعنی ئەو کاری خۆی کردووە وەزیری عادل و داوای کردووە و بەڕسمی لە جەدوەلی ئەعمالی مەجلیسی ویزەرا بۆ بەڵام ئەوە جوابەکە بووە و هەردوو بابەتەکەشە سیاسیە لەبەرەوەی لە عێراقا ئێستا ڕەنگە ئەمە کارێکی ئاسان نەبێ قەتەشێک یان قەراردان لەسەر ئەم بابەتەوە مالیشە مەجەن بە مالیەکەشی با ئێمە لە یاد نەکەین کە وەزعی عێراق ئێستا اقتصادیەن باش نییە بۆیە یعنی بڵێ بۆیە یعنی وەزیری عادل من پێم وایە هەنگاوی زۆر باشی ناوەوانە هەنگاوی جەریئانەی ناوە لەسەر ئەو جێبەجێکردنی قەراری 29 کە لە ساڵی 2012 دەرچووە بەڵام یعنی شخصی ئەو نییە کە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە ئینەما یعنی دەنگێکی با یعنی تەڕەدوداتێکی خراپ هەیە ئێستا لە وەسەتی عێراقیە کە دژ بە کوردبوون بێتە مەکسب بۆ ئەوان و زۆرترین دەنگ ئەهێنن لە انتخاباتی داهاتووە لە ڕاستیشە ئەمە خەتەرە و پێویستە قیادەی کوردی زۆر ئەم فەقەرەیە بنەزەر اعتیبار وەرگرێ کە دژایەتی کردنی کورد کوتلەیەکی سیاسی بێ بمەکسب بۆی بۆ ئەوەی دەنگی زۆر بهێنێ یعنی ئەبێ عادە نەزەر بەمە بکرێت کە سیاسەتی ئێستا جیاوازە لە سیاسەتی ساڵی 2003 و 2005 و دانانی دستور یعنی بەڕاستی بۆیە یعنی هەم وەزیری عادل
ئیشی خۆی کردووە مهم من پێم وایە ئەگەر ئەو مەشروع قانونە هەتا ئێستا لای سەرۆکی کۆماریشۆ نەگەشت بێتە پەرلەمان هۆکار و یعنی معوقات لە پێشی هەبوو بۆیە نەویستووە بە شکست لێ دەرچین لە کاتەکە گونجاونەوێ بۆ نردنی ئەو مەشروع قانونە بۆ دەستخۆش خات و دیلان بەڵێ کاگێ ناسرەکی ینی خاڵشکی گرنگ کە لەم بابەتەیە بەڕاستی دەبێت کاری لەسەر بکرێت و ئەو تا ینی هەردوو لاتان جەنابی شت و خات و دیلان نیژان بەژەی پێدانی هەوڵەکان بەردەوامە لەلایەن بۆ نمونە ئێوە کۆندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە کوردی جیاوازەکان لەلایەن وەزیری داد کە ئێستا کووردە لەلایەن سەرۆکایەتی کۆمار کە کووردە بەڵام ینی خاڵێکی زۆر گرنگ کە زۆر جاریانی هەندێک لە چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەن ئەم بابەتە بە سیاسی کراوە کە بە سیاسی کراوە دەبێت پەیوەندی سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بەم ئاراسەیە کار بکە بۆی کە تا ڕادەیەک ئەم ڕەوشەی کە هەیە لە ناوچە کێشە لە سەرەکان بەرەو هێوربوونەوە بەرێ لەم ڕۆ هیچ کراوە هیچ ئاماژەیەکە بینن کە هەرێمی کوردستان وەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بتوانن بەو ئاقارە کار بکەن کە هاوتەریب لەگەڵ لایەنە قانونیەکە هێزی سیاسی خۆشیان بۆ ئەم مەسەلەیە بخەنە کار کاک هاوڕێ بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە پێویست ناکە ئێمە ئەندامانی پەرلەمان مبەڕر بۆ دەسەڵاتی جێبەجێکار ببینینەوە چونکە بەداخەوە لە 2023 تا ئێستا من خوشکە دیلان با فکر نکاتەوە من مەبەستێکی تایبەتم هەبێ من مەبەستم ئەوەی کە لە دەسەڵاتی تەنفیزیە دەسەڵاتی تەنفیزی لە 2023 تا ئێستا نەیتوانی بیت پرۆژه یاسایەک بنێرتە پەرلەمان بەڕاستی کەم تەرخەمیە و نابێ منیش نەدیفاعی لێ بکەم نەم بۆ بەڕێکی بۆ بینمەوە سەبارەت بە پرۆژه یاساکان تەبان پرۆژەکە ئەساکان و دەزانێت ئەوە دەستوری عێراقیە لە دەستوری عێراقی داهاتووە ناردنی پرۆژەی یاسا تەنها لە دەسەڵاتی وەزیری لە دەسەڵاتی سەرۆکی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە پەرلەمان هیچ دەسەڵاتێکی تێدا نیە نقطەی دووەم مەسەلەی وەزیری عەدل من بەر لە هەفتەیەک دە ڕۆژ پێش ئێستا قسەم لەگە بەڕێز جەنابی حاکم سالار کرد سەبارەت بەوەی گوتی ئێمە ئێستا خەریکین لە لیژنەیەکمان تەشکیل کردووە لە وەزارەتی عەدل لە مدیر عامی زراعە و مدیر عامی تەنفیز و مدیر عامی ینی تقریبا لە 3-4 مدیر عام بە سەرۆکاتی جەنابیان ئێمە ڕێی خۆمان دەدەینە ئەنجومەنی وەزیران ینی بەڵام باسی نەکردکەوە هیچ شتێکمان داوەتەوە سەرۆک وەزیران و وەزیران ڕەفزی کردووە نەخێر گوتی ئێمە چاوەڕوانینکەوە یاسای بجا خلاص بێ ئینشاءالله ئەم بابەتە لە ئەنجومەنی وەزیران کاری ڕەفزیمەتی هەموو لای بتوانێت شێوازێکی کێ من ئەوەی کە من لەگەر حاکم سالار 7 ڕۆژ پێشتا قسەم کردووە گوتی لیژنەیەکمان تەشکیل کردووە بەڵام لەبەرەوە ئێستا مەشغولی قانونی موازنەین پاش قانونی موازنەی کار لەسەر ئەو بابەتە دەکەین سەبارەت بە تەوزیحیشیە بەیانەتی دوای دێنەوە خزمەت لە ڕاستیدا کاک ناسر سەبارەت بە لە ڕاستیە کاک ناسر من باسی ئەوم نەکرد کە ڕەفز کراوێ ڕەفز نەکراوە ئینەما هێنراوەتە جدوەلی ئەعمالی مەجلیسی وزرا و ئێستا کاتی احتیمالە لە قسەی جەنابت بێ کە 2000 چاوەڕانی موازنەی 2021 بکەین کەوتم جەنبەیەکی مادی احتیمالە ڕئیسی وزرا ئەو سەبەبەی هەبوو بێ بەڵام ئەو ئەرکی خۆی کردووە کاری خۆی لەسەر کردووە دیلان خان گوتی جارێ ئێمە لیژنەیەکمان تەشکیل کردەوە لە وەزارەتی داد ئەوە ینی لیژنەکە پێویستە لە 4 مدیر عام و بە سەرۆکاتی خۆی ئێمە ئەوەی کە پێویست بێ دەیدەینە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەر لەبەر ئەوەی ئێستامان مەشغولی یاسای بودجەینە ئەمە دەهێلینەوە بۆ پاشی ئەوەی کە یاسای بودجە دەچێتە پەرلەمان ئێمە ئەم بەرنامەیە لەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئینشاءالله کاری لەسەر دەکەین پێویستمان بە هیمەتی ئێوەش هەیە وەکو پەرلەمان هاوکارمان بن ئێمەش بە هەموو شێوەیەک لە پشت جەنابی حاکم سالار دەبین بەڵام مەبەستی من لێرە ئەوەیە یان لێوە 2023ەوە ینی ئەم کێشانە بۆچی مانەتەوە بۆ هەتا ئێستا ئەم کێشانە یەکلایی نەکرانەتەوە ینی ناکرێ ئێمە ینی کەموکوڕیەکانی دەسەڵاتی تەنفیزی نەمەبەڕێری بۆ ببینەوە ینی دیفاعیشیان لێ بکەین کەم تەرخەم بووینەوە ئەبێ ئەم کارانە بکرابەنە تا ئێستا بەس نەکراون ئیتر نازانین بە چارێک سەبارەت بە پرسیارەکەش کاک هاوڕێ ئەم کێشەیە بەڵێ کێشەیەکی سیاسیە وەکو باسم کرد ئەمە تعریبێکی بەردەوامە لە 63ەوە نەکو ئێستاوە ئەمە هەموو جار لە ڕاگەاندنەکان باسمان کردووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان
ینی خاڵێکی سەرەکی بەرنامەی گفتوگۆبی لەگەڵ حکوومەتی اتحادی هەموو کاتیش ئێمە دەزانین یەکەم لە خاڵەکانە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری ئەگەر مادەی 140 دەستوری جێبەجێ بکرێ کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان زۆربەی هەرێ زۆری چارەسەر دەکرێن بەڵام بەداخەوە دەسەڵاتی عراقی وەکو باسم کرد سوودیان لە سیاسەتە هەلەکانی پێشتر وەرنەگرتووە بیر لەوەی دەکەنەوە چۆن بەهێز بتوانن ئەم خاکە داگیر بکەن داگیرکردنی هێز خاکیش بەهێز هیچ کاتێک چارەسەری نییە ئەم کێشە پێویستیە لە ڕێگای قانونەوە جێبەجێ بکرێت قانونیش ئەو دەستورەیە کە 1970 خەلکی عراق دەنگی بۆ داوە پێویستە ئێمە کار لەسەرەوە بکەین دەست خۆشکاگە ناسر دێمەوە خزمەت جەنابێت دیلان خانیانی بۆ نمونە ئێستا قانونەکە هەیە وەکو کاک ناسری ژەڵت بۆ نمونە دەستور مادەیشی داناوە کە مادەی 140 بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ینی خۆ لە ڕابردووە کۆمەڵێک لیژنەش پێکات بۆمەوە کۆمەڵێک تعویزاتیش درایەوە بۆوانی کە هاتبوونە کەرکک و دواتر عەربی هاوردە بوون وەکو جەناب دامەژت پێدا چوونەتەوە سەر شوێن و ماڵە حاڵی خۆیان لە ڕابردوودا ئەوەی کێسە مقەسیرە بەرامبەر بە مادەی 140 چییە بەغدای یاخود ئێمە خۆشمان مقەسیرین وەکو هەرێمی کوردستان واللهی لە ڕاستی ئەتوانین بڵێن جیهەتی مقەسیر ئەتوانین بڵێن ئیداری محلی پارێزگای کەرکووکە بە دەرەجەی یەک چونکە با بڵێن مادەی 140 ڕێگە بەو عەرەبانە نادا کە بگەڕێنەوە ئەو شوێنانە بەڵام لە کاتێکە ئەم ئەبینی فەقەرێک قەرارێک عەقدێک کە بە جۆرێک لە جوانەکان بەس تەنها ساری مەفعول بێ یەکسەر لە زمانی مادەی 140 شابێ نووسراویان بۆ کا بۆ گەڕانەوە ئەمام قەرارێشتا هەڵنەوەشێن با ئێمە ئەوە لە یاد نەکەین کە بەشی لە قەراراتەکان هەڵنەوەشێنراونەتەوە و ئەوان مطالبیان لە ڕێی قانونەوەڵێن هەڵنەوەشێنراوەوە بۆ ئێمە هەتا ئێستا ساری مەفعول و کاری لەسەرەکرێن بۆیە جیهەتی مقەسیر لە جێبجێکردنی ئەمە من بەڕێی من ئیداری محلی پارێزگای کەرکووکە بە دەرەجە یەک و بە دەرەجە دوو ئەتوانین بڵێین حکوومەتی بەغدایە و لە دوای ئەوانیشەوە مەلەفی حکوومەتی هەرێم ئێستا مەلەفی کێشە کشت و کاڵەکان و مەلەفی مادەی 140 بەڕاستی لە ئەولەویاتی کارەکانی نییە کە مەفروزە لە ئەولەویاتی کارەکانی بێ ئێمە 2 ساڵە لە بەغداین هیچ وەفدێکی تەفاوزیمان نەبینیوە بێت لەسەر مادەی 140 و لەسەر کێشە کشت و کاڵەکان بە ڕشکاوی ئەیڵێم کە بێت بۆ تەفاوزات و ئینەما مۆزوعی بوجەیە مۆزوعی موچەیە ئەمانە بوونەتە بە مەلەفی ڕئیسی حکوومەتی هەرێم بەغداش بە مەبەستەوەی کردبێ بۆیە بە تایبەتی مەسەلەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان لە بیر کورد بێتەوە لەبەر بیر سەرکردایەتی بێتەوە بەتەکید یعنی ئەگەر مۆزوعی بوجە و موچە چارەسەر بکرێت ئەنجار ئەو کاتە کورد مەلەفێکی ترە باتە بەغداد بۆ ئەوی مفاوازات بکا و بابەتێکی تر ئەباتە بەغداد ئەکید یعنی مراوغەکردن لە مۆزوعی یان لە مەلەفی بوجە و موچەیە و ینی مماتەڵەکردن تایە هۆکارێکی ئەوەیە کە مەلەفاتەکانی تر نەهێنرێت سەرتاوی لی مفاوازات بۆ قسەکردن لەسەری یعنی با ئێمە لەسەر ئەوە ینی وازح بین و ئەو ڕەئیەش هەیە کە ینی ڕاستە ئێمە لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە چەند جارێک تەکیدی لەسەر مەفعولیەتی مادەی 140 کردووە بەڵام ئێستش دەنگێک هەیە لە ناو پەرلەمانی عێراقیە پێی وایە کە ئەم مادەیە کاتی نەماوەوە بەسەر چووە هەرچەنێ ئێمە بەردەوام لەگەڵ ئەوانەی لە خەت کە ئەمە مادەیەکی دەستوریە محکەمەی ئیتیحادی پێشتر قەراری لەسەر داوە کە مادەیەکە هەیە و سابتەوە پێویستە ئیشی لەسەر حکومە قانونیەکەی ئەوەیە کاتێک کە چارەسەر کراوە مادەکە و خۆی جێبەجێکرا ئەو کاتی ئەنێتوانین بڵێ مادەیە ینی یعنی ئەم مادەیەش تا ئیشی زۆر تیاماوە خۆ تطبیعە دواتر ئیحسایە دواتر ئستیفتا ئەتوانین بڵێن تطبیعەکەش کە فەقەرەی یەکەمە بەتەواتی ئیشی لەسەر نەکراوە هەمووی جێبەجێ نەکراوە بەڵێ دەستخۆش سپاس دەکەم بەڵێ کاگێ ناسر ئەو لیژنەی کە بەڕێستان تیایدا ئەندامن بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلە گرنگە لە پارێزگای کەرکووک هەمانگی ئیداری ئێستای کەرکووک چۆنە بینن و دادگاکانی کەرکووک چۆنە بینن بەرامبەر بە ئێوە بەرامبەر بەکاری لێژنەکەتان توانیوتانە ئێوە ینی لە ئێستادا ئەو چۆنەڵی داژیرکاریە بۆستێنن کە لە ڕابردوو زۆر بە زەقی و بە زۆر بە شێوەشی ئاشکرامان بینی و پۆلیسی ژیانیا دەهات سەیری دەکرد و هیچ هەڵوێستێکی نەبوو لە بەرامبەریانە کاکاوڕێ ئێمە دوێنێ یەکەم کۆبنەوەمان لە
فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک کرد بە ئامادەبوونی لیژنەی نیابی و بە ئامادەبوونی لایانی عەرەبی منطقەی داقۆق و منطقەی دبس و سەرگەڕان و بە کورد و بە عەرەبا هەمویان ئامادە بوون. نامەوێت هەرناوی ڕاکان جبوریش ئامادە بوو کە لەوێ ئامادە بوو، مدیری زراعەش ئامادە بوو. ئێمە سەرەتا پەیامەکەمان هەم بە ئیدارەی کەرکووک گەاند، هەم بە هەردوو لایانی کوردی و عەرەبی گەاند کە پێمان گەاندن ئێمە لیژنەیەکی نیابین پێکهاتوین لە هەموو پێکهاتەکانی کەرکووک. هەدەفی کۆمەلە ئامانجێکمانە، یەک لەوانە ئێمە دەمانەوێت بە دوواداچوون بکەین لەسەر ینی ڕاستیەکان بدۆزینەوە و لە ڕێگای بەلگەنامە ڕسمیەکان، نەک بەلگەنامە ساختەکانی کەوکو باسم کرد مەجموعە بەلگەی سەختەمان بەدەستکەوتونە. جگەلەوە ئێمە ینی بەڕاشکاوی پێم گوتن، ینی گوتم ئێمە دەمانەوێت بزانین بۆچی ئیدارەی کەرکووک بڕیارەکانی حکوومەتی ئیتحادی جێبەجێ ناکە. لە هەمان کاتدا ویسمان پێمان گوتن ئێمە هاتوین بزانین خاوەنی ئەسلی عەرزەکان کێن و کێنیش ئەوانەی دانەوێت بە زۆری خاک داگیر بکەن. لەگەر ئەوەش پێمان گوت ئێمە لیژنەیەکی پەرلەمانین، یعنی هیچ کاتێک پشتگیری لایەک ناکەین لە دژی لایەکەی تر. ئامانجی ئێمە گەڕانەوەی سەقامگیریە بۆ کەرکووک، چونکو گەڕانەوەی سەقامگیری کەرکووک سەقامگیریە بۆ عێراق و لە هەمان کاتدا پێمان گوت ئەگەر ئێوە بەو عەقلێتە بیر نەکەنەوە تا ئێستاش مەترسی داعش لە کەرکووک و دەوروبەری و لە عێراق مەترسیەکە ماوە. و لە هەمان کاتدا ینی باسی ئەوە ما کرد کە ئێمە لەگەر ئەوەی کە حەق بۆ خاوەن حەقەکەی بگەڕێتەوە، بەڵام هیچ کاتێک لەگەر ئەوەدینە خەڵکێک بیر لەوەی بکاتەوە بە زۆری سیلا چەک بێت عەرزەکان داگیر بکات. و تاکیدیشمان کردەوە ئێمە لەگەر قانونین، بەڵام لە ڕێگای مادەی 140 دەستوری. ئەوانە هەمووی بۆمان ڕۆنکردنەوە، بەڵام بەداخەوە وەکو دیلاخان ئیدارەی کەرکووک ئامادەنەوە بۆ بڕیارەکان جێبەجێ بکرد. کاکاوڕە ئێمە چەند بڕیارێکمانەیە کە لە ئەنجومەنی وەزیر لەسەر تەوسیاتی لیژنەی مادەی 140 نیابی پەرلەمانی عێراقی دەورەی پێشی ئێمە تەوسیات کراوە دراتە ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران لە 25/3/2007 کۆبوونەوەی لەسەر کردووە، کۆبوونەوەی سەر کردووە و قراری مەجلس قیادە سەورەی پێدەرکردووە. لە قرارێکی پێدەرکرد لە 3129 لە 2012 ینی باسی ئیلغاکردنی ئەوەی کە دیلانەخان خوێندەوە ئیلغاکردنی هەموو ئەو قرارانەی شمولیشی ماڵ و ئیلغاکردنەوە هەمووی ئەو گرێبەستانەی کە لەسەر بنەمای تعریبکردن کراون. بەڵام بەداخەوە حکوومەتی ئیدارەی کەرکووک جێبەجێ نەکردووە. جگەلەوە ئەمساڵ وەزارەتی عەدل نووسراوێکی ئاراستەی هەموو دائیرە تەنفیزیەکانی کەرکووک و دیالە و مووسڵ و سەلاحەدین ئەو ناوچەنێکە کە کێشەی کشتتوکاریان لەسرە لە کە ژمارەی 6790 لە 13/9 دەلێ هەموو ئەو گرێبەستانەی کە لەسەر بنەمای تعریبکردنە پێویستە هەمووی ڕابگیرێ هیچ نوێ نەکرێنەوە. بەڵام بەداخەوە وەکو باسم کرد کابرایەکی عەرەب دەچێتە دایرەی زراعی کەرکووک دەڵێ ئەمن هاتیمە عەقدەکەی خۆم لێ بکەمەوە. ئەویش ڕەسەن کتابێکی بۆ دەکات دەلێ عەقدەکە ساری المەفعولە دەچێتە محکەمەی قەراری قەزای پێدەردەکات. ئێمە ئەوەشمان سەلماندووە دواتر کە متابعەمان کردووە کە بە دادوەچونمان کردە بینیتمان ئەو کەسە عەقدەکەی ساری المەفعول نییە، یعنی ئەم کابرایە بە تەزویر بۆی کردووە. قەراری محکەمەش لەسەر معلوماتی تەزویر دەرچووە. بۆیە ئێمە بە دواداچوونێکی زۆر ورد دەکەین لەسەر ئەم بابەتانە و بە هەردوو لامان ڕاگەیاند ئەو 15 ڕۆژەی کە باس کراوە و بە ڕاکان جبوریشمان گوت ئێمە ئەم 15 ڕۆژە کیفایەت نییە، ئەمە پێویستە ئەو مدە کاری لێژنەکەی ئێوە دیاریکراوە ناسر؟ نا ئەوان لە وەختی خۆی لە پەرلەمان دیاری کردووە خلالی 15 ڕۆژ. بەڵام ئەم کارە بە 15 ڕۆژ و بە 20 ڕۆژ و بە مانگێک و بە 2 مانگیش تەواو نابێت، چونکە ئێمە پێویستە بە دواداچوونی بەتەواو بکەین و بەلگاونامەکان بێنین و راپۆرتی خۆمان بدەین، ئەو جا ئێمە بتوانین راپۆرتێکی دروست بدەین سەرۆکاتی پەرلەمان. بەڵێ من 100% لەگەر دیلانە خانم دەلێ کە ئیدارەی کەرکووک
بەڵام ئەویش هەر سوچی ئێمە ئەگەر ئیدارەی کەرکک ئەنجومەنی پارێزگاری کەرکک دەنگی بەڕەکان جبووی نەیدەبا نەیدەتانی ئەوڕۆ بێت ئەم ئەوەی بەسەر کورد بێنێ کە ئێستا بەکەیف خۆی بەناو کەوتەوە بەبێ ئەوەی گوێ بداتە هیچ دەسەڵاتێکیش. بەڵێ دەست خۆشکاک ناسر بەڵێ دیلاخان ینی بۆ نمونە بڕیار بوو دوو ژووری هاوبەش یاخود دوو لێژنەی هەمانگی هاوبەژنەوە هەرێمی کوردستان و بەغدا پێک بێنرێ بە تایبەتی یەکێ لەوانە بۆ ینی کەرکک و ناوچە کێشە لە سەرەکان تا ئێستا پێم وابێ ئەو ژوورە پێک نەهاتەوە بۆ کەرکک پێک نەهێنانی ئەو ژوورەوە دواخستنی پێکهێنانی چ کاریگەریەکی لەسەر زەقبوونەوەی زیاتری ئەم کێشانە. پێش ئەوەی وڵام پرسیارەکەی تۆ بدەمە ینی بەڕاستی لە حەزم لەسەر مۆزوعی دادگا و ڕۆلی دادگا لە کەرکک لەم کێشانە هەیە ئەکید هاوڕام لەگەڵ بەڕێز کاک ناسر لەسەر ئەو مۆزوعی کە هەندێک لەو ئەقدانی کە تازە ئەکرێنەوە فعلەن تەلاعوبیتیایە یان ینی ناڕاستن و لە هەمان کاتا دادگا پشتی بەبەستون ئەتوانین بڵێن دادگای کەرکک دادگایەکی متحەیزە ینی بەسەراحەت ئەمە ئەتوانین بڵێن و ئەو قەرارەتە قەزائیانەی کە دەری کردووە قەراراتی متحەیزن و ئەکرێ ئێمە لە ڕێگەی مەجلیسی قەزای ئەعلاوە جارێکی تر داوای ئەوە بکەن کە پێداچوونەوە بەو قەراراتانە بکەن و بە نمونە من باسی فەقەرەیەکت بۆکەم طبعا پێش ئەوە ئێمە ئەبێ ئەو کێشانی کە هەمانە لە پارێزگای کەرکک تەصنیف کرێ ینی لە سەرگەڕان جۆرێک کێشەمان هەیە لە داقوقنەوەیەکی ترمان هەیە لە سەرگەڕان بەشێکی زۆری و ئەرزانی کە گەڕاونەتەوە بۆ عەرەبەکان کە قەراری محکەمەیان هەیە یان قەراری قەتعی قەزایان بۆ دەرچووە لەسەر ئەساسێک بۆیان دەرچووە کە ئەمانە تعدادی فەرعی 50 بۆ حساب کراوە یعنی کۆمەڵێک خێزان هەن بەدون ئەسڵەن عێراقیش نین لە ساڵی 76ەوە هاتوون بۆ هێنراون بۆ پارێزگای کەرکک ئەمانە لە تعدادی فەرعی 57 تا تۆمار کراون و ئەمە لە سەرجەم پارێزگەکانی تری عێراق کراوە یعنی ئەگەر تەجەموعێک یا مەجموعەیەک هاتبێن نە پارێزگایەک تەزجیل کراون لە فەرعیە بەڵام هەمان حسابی ئحسای 50 بۆ ناکرێن لە کاتێکە ئەبینین دادگای کەرکک ئێستا قەرار لەسەر ئەووادا کە ئەم تعدادی فەرعیەش هەمان حسابی ئحسای 50 بۆ ئەکات کە ئەمە بۆ خۆی هیچ بنەمایەکی یاسایی نییە و ئەمە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە و نووسراومان ئەڕاستی وەرەزارەتی ناوخۆ کردووە و ڕوونکردنەوەمان لیان ویست و ئیستیفسار کە لەسەرچی ئەساسێک ئەم تعدادە فەرعی هیچ ئەساسێکی نەبووە بۆیە بەڵێ جواب دراوینەتەوە بەڵێ ینی و معلومیشە زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەیان بڵاو کردەوە و ئیستیفساری کە من کردومە لەسەر ئەو بابەتە ینی بە تەواوەتی بڵێین هەم ئیداری پارێزگای کەرکک محەلی و هەمیش دادگا ینی متحەیزە لە قەراراتی بەرامبەر مۆزوعی ئەراضی زراعی ئەوە لەسەر دادگا ویستم ئەوم لە حەزەیە بدەم تایبەت بۆ ژووری هەم ئاهەنگی کە دروست بێ مەبەستت ئەمنیە ینی وەنی خۆی ڕێکوتنێک هەبوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بۆ چۆنەڵی پێکهێنانی هەندێ بەڵێ نقاتی مشتەرەک یەکێک لەوانە لە زمنێک کەرکووکە ئەڵم ینی پێکهێنانی ئەماگە لە داهاتوودا پێک بێت کاریگەریە بێت یاخود تەخیربوونی پێکهێنانی ئەمە کاریگەری زەقبوونەوەی هەیە زیاتری کێشەکە طبعا ئێمە ئەگەر باسی ئەوکەین ئەم ژوورە هەتا ئێستا پێک نەهێنراوە لەگەڵ هەر هەنگاوێک بەرەو بمانێ بەرەو پێش بچین بۆ ئەوەی ئەم ژوورە پێک بهێنرێت ئەبیندی دەنگێکی عەرەبی و تورکمانی بەرزەبێتەوە کە ئەم ژوورە پێک نەهێنرێت لە کاتێکا لە هەموو ینی دنیای ئەو وڵاتانی کە ئەقالیمی تایە نقاتی مشتەرەک هەیە بۆ هەم ئاهەنگی لە ڕووی ئەمنیەوە کە هەبێت من پێم وایە ئەمە کارێکی زۆر باشە بێ مەبەستی تەنها هەم ئاهەنگیەوە ئینەما ئیعادەکردنی قیوای عسکەری و ئەمنی نییە بۆ مەنتیقەکان بەس مجرد بۆ هەم ئاهەنگیە ئەکید هێنانەوەی ئەم هێزانە و دروستکردنی ئەم غۆرفەتانە تەسیری زۆر ئیجابی ئەبێ لەسەر ئەو دۆخەی کە ئێستا لە کەرکووکە هەیە تو ئەبینی ئێستا ئینعیدام یان هەر بە هیچ شێوەیەک وجودی قیوای ئەمنی و عسکەری لە پارێزگای کەرکووکانیە و ئەو کەسانەی ئەو جیهەتە ئەمنیانەی کە ئێستا ئەمنیەتی کەرکووکە پارێزن بە هیچ جۆرێک کوردیتیانیە لە وەزارەتی دیفاع لەم تەجەموعانەی کە هەیە بە ئەنواعی ئەشکال حەشدە و نازانم چی ئەم بابەتانە لیوای قیادی ئەمەلیاتی مشتەرک ئەمێ ئەو بڵێم
يعني اكيد لموضوعي امنيه هبوني توازن لبيكاتي امني منطقيك تاثيري ايجابي ابي بو هم اهانجي وبو كم كردنوي ام جوري كيشانش كاستهيا هرشني اما بيمان وايا قيادي عمليات نبو طرف لبابتكانا بلام هبوني كرديش بوليسي جوجر دەسەڵاتی قیادی عملیات بلام هبوني كرد كاريگەری باشتری ئەبێ بۆ ئێمە ئەمێ دوا لێدوانی بەڕێزت و دواوتەی بەڕێزت لەم بارەیە و بیستم بەڵام کەمتر لە یەخولک فەرموو لە ڕاستیە من ئەمەوێ زۆر تەکید لەو خاڵە بکەمەوە کە پێویستە قیادەی کوردی بێتە سەرخەت و بەجددی بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشە کشت و کاڵەکان لە پارێزگای کەرکووک هەبوونی یەکڕیزی و یەکدەنگی لەم پرسەیە زۆر گرنگە هەرچەنێ ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا ئەو یەکڕیزیەمان پێوە دیار بووە بە نمونە کاک ناسر کاک هەرێم لە لیجنەی ئەمن و دیفاعن بە بەردەوام لەگەڵ ئێمە بوونە لەوەی کە بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین بەڵام یەکڕیزی زیاترمان پێویستە و تەکیدی شەکەمەوە کە حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی ئەحزابەکان لێرە یەکێک لە مەلەفە گرنگەکان کە مەلەفی تەفاوزیان بێ لە داهاتووە مەلەفی کێشەی کشت و کاڵی بێ کێشەی زەوی بێت دەستخۆش خاتوتیان بەڵە کاک ناسرەرچی دواوتەی بەڕێزیشت بەڵام کەمتر لە یەخولک سوپاس دەکەم بەس حەزم کرد ڕوونکردنەوەک بۆ بدەم سەبارەت بە ژووری هەمانگیەکان ئەگەر چگەوە تایبەتە بە لیژنەی ئێمەوە ئەگەر پێت باشە ئەگەرنا خۆی کاتی خۆی ئەمریکی دیوانی هەبوو لە زمانی حکوومەتی عادل عەبدولمەهدی کەەوە چەند ژوورێکی هەماهنگگی لە چوار ژووری لە خانەقین لە حەمرین لە کەرکووک لە کەسکێ لە منطقەی مووسڵدا مرن هەردوو وەفدی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقی چەندی کۆبنەوە ئەنجامدا دواتر لەسەر ئەوەی کەرکووک ڕێک نەکەوتن بەکو دیلان خانش باسی کرد لەبەر خاتی چاوی چەند عەرەبێکی شوڤینی و چەند تورکمانێک کەم نەک هەمویان مەجموعەیەکی کەم یعنی خوێنی هەزارها شەهیدی پێشمەرگە کە خوێنی ڕش لە بۆ پارێزگاریکردن لە کەرکووک و خەڵکی کەرکووکیەکان ئەویان لەبەر چاو نەبوو گوێگیر بوون لەو چەند کەسانە ژووری ئۆپەراسیۆنی کەیوانیان پێڕازی نەبوو دەیانگوت ئەوەی لە چیمەندا دەنێن دواتر ڕێککەوتن لەگەر هەردوو لە ڕێککەوتن ژوورێکی هەمانگی لە هەولێر بێ یەکیش لە بەغدا بێ ئێستا هەردوو ژوورەکان دەست بەکار و کاری خۆیان دەکەن ئەوەی کاک هاوڕێ وەکو باسم کرد ئەمە کێشەی خاکە و ئەرکی هات هەموو تاکێکی کوردستانە کە ئێمە بە دلسۆزی بە بێ بیرکردنەوەی حیزبی بە بێ بیرکردنەوەی ینی ئینتمای دینی ینی هەر ئێمە پێویستە کوردانە بیر بکەینەوە چۆن بتوانین یەکڕیز بین بتوانین ئەم خاکی کە لێمان زەوت کراوە بەدەستی بێنینە ئەویش پەرلەمانتار هەموو دەبی یەکڕێز بن و حیزبە سیاسیەکان پێویستە هەمویان یەکڕێز بن نەک بچن یعنی وەکو کوردەواری خۆمان دەڵێن مویەک لە چاوی حکوومەتی هەرێم ببینن بەڵام کاریتێک لە چاوی حکوومەتی عێراقی نەبینن بابێن بە یەکڕێزی داکۆکی لەسەر مافەکانی کورد بکرێن دواتر بۆ مافەکانی خۆمان لە هەرێمی کوردستان کاکە هەر کەسێک چی دەکا با بکاتن ئەوە زۆر زەرورە و پێویستە بیکەین بۆ تاریخ ڕحم بە کەس ناکە بەڕێز ناسرەرچی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لە شاری هەولێر لەگەڵمان سوپاس دەکەین ڕاوسپاس بۆ خاتو دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی کە لە سۆدۆ لەگەڵمان سوپاس دەکەین. وەڵای بینەرانی بەڕێز هەڵقەی شەی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ